پرسی تعریب و دۆخی سیاسی و ئەمنی و هەنگاوەکانی پێکەوە ژیانی نێوان نەتەوەکانی شارەکە حەزب و لایەنە سیاسی کوردستانەکانی لێرە کۆ کردوتەوە. کۆبوونەوەکە لە ئاستی بەرپرسی یەکەمی حەزبەکانە و لە بارەگای مەڵبەندی یەکێتی بەڕێوەچوو. جگە لە پارتی بەرپرسی یەکەمی سەرجەم حەزبە کوردستانەکان بەشدار بوون. لە کۆبوونەوەکە تاوتۆی دۆخی ئەمنی و سیاسی شارەکە کراو. تیشک خرایە سەر ئەو هەوڵانەی دەستی پێکردووە بۆ داگیرکردنی زەویە کشتوکاڵەکانی کورد لە ناوچەکە. کۆی حیزبە کوردستانیەکان لە کەرکووک کۆبووینەوە وە کۆبوونەوەیەکی چڕوپڕمان کرد و ناوەڕۆکی کۆبوونەوەکەشمان زیاتر وابەستە بوو، پەیوەندیدار بوو بە چۆنێتی پێکەوە کارکردن و برایەتی و پێکەوە ژیان و بۆ هەر ئەگەر و پرسێک کە بێتە پێشەوە لەم شارە هەمومان تەبا و ڕێک و یەکدەنگ و یەک بەرنامە بین و کۆبوونەوەکە زۆر وەستا لەسەر ئەوەی کە ئێمە چۆن پەیوەندیەکانمان لەگەڵ برایانی عەرەبمان، برایانی تورکمانمان و حیزب و ڕێکخراوە سیاسی عەرەبی و تورکمانیەکان چۆن پێکەوە بتوانین دۆستایەتی بکەین، هاوپەیمانی بکەین، برایەتی بکەین و چۆن بتوانین پێکەوە کۆک بین لەسەر کۆی ئەو پرسانی کە پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە، چونکە بەڕاستی شارەکە لە زۆر بوارە ماندووە و پێویستی بە خزمەتی زیاتر هەیە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جگە لە کۆبوونەوەی ناحیەی قەرەهەنجیر پارتی بەشداری هیچ کۆبوونەوەیەکی حەزبە کوردستانیەکانی لە شارەکە نەکردووە. حەزبە کوردستانیەکان کۆبوونەوەکان بە باش دەزانن بۆ لێک تێگەیشتن و تەبایی نێوان حەزبەکان و نەتەوە جیاوازەکانی شارەکە. ئێمە لەم کۆبوونەوە شاجەختمان لەسەرەوە کردەوە کە زۆر زەرورە کۆبوونەوەی حیزبەکان وەک پێشتر لە هەبوو دەوری بوو کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکان کۆبوونەوەی عیلاقات بەردەوام بێ. لەبەرەوەی ئێمە پێچەوانەی ئەمە دەلالەتە لەسەر پەرتەوازایی ڕێی کورد، بۆیە کە ئەمە وان نیە ئێمە پێویستە هەمومان کۆبوونەوەی بەردەوام بین و خاڵی جەوهەریش لەم کۆبوونەوانەی ئەوەیە کە ئێمە گەیشتوونێتە ئەو بڕوا و قەناعەتی کە پێشتری لەسەر هەمان ڕابووین کە ئەم شارە پێویستی بەوەیە کە خاڵە هاوبەشەکانی نیە و پێکاتەکان سنوو بکەینەوە. ئەم کۆبوونەوە و کۆبوونەوەیەکی دەوریە بەرپرسی یەکەم و پەیوەندیەکان پێم وایە ئەو پرسانی کە ئەمڕۆ یەخەی کەرکووکی گرتووە پرسی گرنگن هەر لە پرسی هەڵبژاردننی یاسای هەڵبژاردن کە پێم وایە دوای پاڵپشتەکەی سەی سستانی ڕەنگە ئەگەری کردنی زۆر بێ و بوو خۆ پرۆسی تاریب کەسرە ناو شاری کەرکووک ئەوە کێشەیەکە یەخەی بەرپرسانی کەرکووک دەگرێت خزمەتگوزاریەکان ئەوەی کە لە ناو شارە هەیە و بێبەشکردنی هەندێک گەڕێکی کوردی بۆ خۆی دیسان کێشەیەکە بەرۆیکی حیزبە کوردەکان دەگرێت بێ و ئەمما ئەم کێشانە هەمووی پێویستی ئەوە دەکات کە حیزبە کوردەکان کۆبوونەوە و ئەبێ بە پێشنیار و ڕێگەچاری دەرچن بۆ تێکڕایم کێشانە. نزیکەی 3 ساڵە دۆخی کەرکووک ئاساییە. چەندین جاریشە حەزبە کوردستانیەکانی شارەکە کۆ دەبنەوە و نیگەرانی خۆیان گەیاندۆتە هەرێم و ناوەند. بەڵام تا ئێستا چارەسەری کۆی کێشەکانی کەرکووک نەکراوە و دەیان کێشە لە شارەکە بەرۆکی کوردیان گرتووە و با هەڵواسراوی ماونەتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.